السلام عليكم ورحمة الله وبركاته. الله أكبر الله إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، مردن لە ڕێگای هەموماندایە. مردن شتێکە هەمومان دەبێ ناخۆشی و ناڕەحەتیەکەی بچێژی، بەڵام خاڵێکی گرنگ لێرەدا هەیە. مردن بۆ ئینسانی ئیماندار جیابوونەوەیەکی کاتیە لەگەڵ دۆست و خۆشەویستەکانی. لەگەڵ هەندێک خۆشەویستی جیا دەبێتەوە ئیمانداری بەهەشتی، دەڕوات بۆ لای هەندێک خۆشەویستی تری کە لەو دنیایە. لە هەندێک جیا دەبێتەوە دەڕوات بۆ خزمەتی هەندێکی تر.
بەڵام دوای مردن بە یەکگەیشتن هەیە. ئەوانەی کە مردوونە لە پێش ئێمە و خوالیان خۆش بێ، بێگومان ڕۆژێک دێت بە مردنی ئێمە ئەگەر هەردوو لامان بەهەشتی بین بە ئیزنی خوا هەر لە دوای مردنمان بە یەک دەگەین بە ئەو ئازیزانی کە لە پێش خۆمانەوە بە خاکمان سپاردن. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع الصغیرە دەفەرمێ: إذا ولي أحدكم أخاه فليحسن كفنه. هەر کەسێک لە ئێوە کفنی برایەکی خۆی کرد، با بە جوانی کفنی بکە، کفنێکی جوانی بۆ بکات، کفنێکی پاکی بۆ بکە. بۆ فإنهم يبعثون في أكفانهم ويتزاورون في أكفانهم. چونکە ئەو مردوانە لەو کفنەدا زیندوو دەبنەوە و بەو کفنەوە زیارەت و سەردانی یەکتری دەکەن. حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵگەی لەسەرەوەی بەختەوەرە بەهەشتەکان، ئەو مردوانی کە بەهەشتین و بەختەوەرن لەناو گۆڕەکانیانە سەردانی یەکتری دەکەن. هەروەکو چۆن ئێمە لە دنیادا سەردانی یەکتری دەکەین بە خامەکانی بەریانەوە و بەپێی حەدیثی تر بەو جلوبەرگی کە جلوبەرگی ئەهلی بەهەشتە، چونکە هەر ئەوەندەی ئینسانی ئیماندار جوابی سێپرسیارەکەی ناوگۆڕی دایەوە، خوای گەورە دەفەرمێ: وەلبیسوه من الجەنە. جلی بەهەشتی لەبەر بکەن. کەواتە مردوەکان سەردانی یەکتری دەکەن. مردووە ئازیزەکانمان ئەوانی کە بەهەشتین، بەخوا کەسێک مردووە باوکی بەهەشتیە، بەخوا سەردانی باوکێکە لەناو گۆڕەکەیدا، بەڵام ئەو ژیانە چۆنە ئێمە نایزانین. سەردانی مناڵەکانی خۆی دەکات، مناڵەکانی سەردانی دایک و باوکیان دەکەن، سەردانی خزم و کەسوکارەکەی دەکات لەناو گۆڕدا. بۆیە ئەوان ژیانێکی تایبەتی خۆیان هەیە. ئەوانەی کە بەهەشتین زۆر دڵخۆشن وەک ئێمە نین. سەردانی ئەوان خەم و خەفەت و گوناه و حەسادەت و ناخۆشی و خەم و خەفەتی تیان نییە. سەردانیەکی خۆش، چونکە بەختەوەر و دڵخۆشن. بۆیە دڵنیابە لە دوای مردن بە یەکگەیشتن هەیە. ئیمامی عوسمانی کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە حەسر کرا لەلایەنی توندڕەوەکانەوە، بەڵێ ئیمامی عوسمان ڕەزای خوای لێبێ فەرمووی: خەوم بینی، ئەم شەو خەوم بینی. لە خەومدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە خەوم. جاوێ مردوەکانمان لە خەومانە سەردانیمان دەکەن، کاتێک کە خەو دەبینن سەردانیمان دەکەن. بەڵێ ئەوەی شەڵات جومعەی تایبەت باسیەوە دەکەین، مردوەکان بۆچی سەردانی زیندۆکان دەکەن، بۆچی دێنە خەوی زیندۆکان، هۆکارەکان چین؟ ئەوەی ئینشەڵڵا تایبەت باسی دەکەین ئەگەر خوا تەمەن باقی بدات. ئیمامی عوسمان ڕەزای خوای لێ بەفەرمووی: ئەم شەو خەوم بینی. لە خەومدا پێغەمبەری خوان بینی صلی الله عليه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێ بێ. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم: ئەی عوسمان، بەیانی بە ڕۆژوو بە، چونکە لای ئێمە فتارەکەیتەوە، لای ئێمە فتارەکەیتەوە. بۆیە فەرمووی: ئەمڕۆ دەکوژرێم. بێگومان کوژرە، شەهید کرا ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. لە دوای مردن یەکسەر ئیمانداران بە یەک دەگەن. وەڵڵاهی دوای چەند چرکەیە کە دەمریت دەگەی بە خۆشەویستەکانی خۆت ئەگەر بەهەشتی بی. والله دەگەی بە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، دەگەی بە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، دەگەی بە پیاوچاکان و خواناسان سەردانیان دەکەی، ئەوانی سەردانی تۆ دەکەن ناو گۆڕدا. بەڵام چۆن ئەو ژیانە ئێمە نایزانین. کەواتە مردوەکانمان سەردانی یەکتری دەکەن، بێگومان ئەوانەی کە بەهەشتی. ئیمامی عوسمان ڕەزای خوای لێ بێ دوای چەند ساڵێک، تقریبا 25 ساڵێک دوایەوە کە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جیا بووە، ئەو وفاتی کرد و دوای 25 ساڵ ئەمیش وفاتی کرد و بە یەک گەیشتن. لەگەڵ ئیمام ئەبوبەکر چەند ساڵێک، لەگەڵ ئیمام عومەر ڕەزای خوای لێ چەند ساڵێکی کەم بوو. بۆیە مردوەکان بە یەک دەگەن و سەردانی یەکتریش دەکەن. مردن جیابوونەوەیەکی کاتیە بۆ ئینسانی ئیماندار، بەڵام لە دوای مردن دەگات بە خۆشەویستەکان و دەگات بەو کەسانی کە خۆشی دەوێن، ئەو کەسانی کە بەختەوەرن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع الصغیرە دەفەرمێ: أرواح المؤمنين في أجواف طير خضر تعلق في أشجار الجنة حتى يردها الله إلى أجسادها يوم القيامة. روحي إيمان دار
ئێمە لاشەمان دەمرێ ڕۆحمان نامرێ ڕۆح مردنی بەسەردا نایە تەنها لاشەمان دەمرێ ڕۆح دەردەچێت خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم ڕۆحی ئیماندار ڕۆحەکانی ئیماندار ئەوەی کە ئیماندار بێ بەهەشتی بێ خوا لەو کەسانەمان بگێڕێ ڕۆحیان لەکوێیە ڕۆحی ئەوان لە ناخی باڵندەیەکی سەوزایە بەڵام باڵندەکە چۆن ئێمە نایزانین ڕۆحیان وەکو باڵندەیەکی سەوزی لێ هاتووە بەڵام قەبارە و حەجمی چۆنە ئێمە نایزانین شێوازی چۆنە نازانین بەس تەنها باس کراوە ڕەنگی سەوزە چی دەکەن لە ناو بەهەشتان دەفەرمێ بۆ خۆیان لە دارەکانی بەهەشت دەخۆن لە ڕووبارەکانی بەهەشتیش دەخۆنەوە حتا ئەو ڕۆژەی کە ڕۆژی قیامەت دێ خوای گەورە ڕۆحەکان دەگەڕێنەوە بناو لاشەکانیان کەواتە ئەوەی بەهەشتی بێ سوێن بەخوا ئێستا ڕۆحی لە بەهەشتایە بۆ خۆی دەسۆڕێتەوە دەخوا و دەخواتەوە بۆیە مردوەکان یەکتری دەبینن ڕۆحیان هەمویان لە بەهەشتایە ئەوەندە خۆشە لە دوای مردنت کە بەهەشتی بی دەگەی بە ڕۆحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ڕۆحی هەموو پێغەمبەران سەلامی خوایە لەسەر بێ بە ڕۆحی هەموو ئیمانداران و سەحابە و خواناسان ئەوەی کە ناوی بیستەوە نەیبیستەوە هەمووی دەبینی بەس تەنها ئیماندار بۆ بەهەشتی بە ئیزنی خوا هەوڵی بۆ بدە ئەوەندە هەوڵ بۆ میرات کۆکردنەوە ئەدەی زۆر زیاتر هەوڵ بدەوە بە قیامەتەکەی خۆت بۆی بەهەشت بێتە میراتی تۆ ئینشاڵڵا بەرت کەوێت لەو بەهەشتە بێبەش نەبیت کەواتە ڕۆحی ئیماندار لەگەڵ ڕۆحی پێغەمبەران و سەحابە و تابعین و پیاوچاکانە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان نەبێت بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە سەردانی گۆڕستانی دەکرد دەیفەرموو چی وإنا إن شاء الله بكم للاحقون ئێمەش بە ئینشاءڵڵا بە ئێوە دەگەین بە ئێوە بەچی دەگەین واتە بە ڕۆحی ئێوە دەگەین کەواتە ئینشاءڵڵا ئیمانداران لە دوای مردنیان ڕۆحیان دەگا بە یەکتری سوێن بەخوا ئەوەی کە لە پێش ئێمە و مردووە بەهەشتی بێ لە باو باپیر و ننک و داپیرەمان خوالیان خۆش بێ ئەوانەی کە بەهەشتی بن والله هەمویان ئێستا بە یەکەوە ڕۆحیان بەختەوەرە دڵخۆشە لە بەهەشتان بەڵام ئێمەش لە مەینەتی و خەم و خەفەت و ناخۆشی و ناڕەحەتیەی بۆی ئیماندار لە دوای مردنی ڕۆحی لە بەهەشتایە و یەکتریش دەبینن بەخوا باوکت مردووە پێش تۆ بەخوا دەیبینی دایکت مردووە مناڵت مردووە برات خوشکت کەسوکارت هاوڕێت ئازیزت مێردت خێزانت هەمووی والله پێی شاد دەبیتەوە دوای مردنت بەو مەرجەی کە تۆ ئەوش بەهەشتی بن بە ئیزنی خوا کەواتە مردن جیابوونەوەیکی کاتیە خۆشەویستان مردن لێکترازانێکی کاتیە بۆ ئینسانی ئیماندار بۆ کەسانی کە ئیماندارن لێکترازانێکی کاتیە و جیابوونەوەیکی کاتیە بە هەندێ خۆشەویستی خۆت دەگەی هەندێ ئازیزی خۆت لە هەندێکیشی جیا دەبیتەوە ئەوەی کە لە دنیادایە بەجێی دەهێڵی لە خۆشەویستان و ئازیزانت ئەوەشی کە مردووە لە پێش تۆوە بەوان دەگەیت و بەوان شاد دەبیتەوە ئەوانەمان باوکمان مردووە دایکمان مردووە براو خوشک و مناڵمان مردووە ئایا ئێمە تا مەزڕۆی بینین ئەوان نین بێگومان بەڵێ لە دڵنیابە لە دوای مردن پێیان دەگەی پێیان شاد ئەبیتەوە چەندێ خۆشە بڵێ باوەگیان ئەمە تۆی دایەکیان کوڕەکەم کچەکەم براکەم خوشکەکەم خێزانەکەم مێردەکەم هاوڕێکەم ئەمە تۆی بە یەک شاد ببنەوە لە دوای مردن ئەوە دڵنیابە لەوە لە دوای مردن بە کەسانێک شاد ئەبیتەوە کە تا مەزڕۆی بینینیانی و ئەمانشی کە زیندون ئەوانش هەر دێن بۆ لای ئەوان چونکە هەمومان دەبێ بمرین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریە هاتووە فەرمی جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ هەموو ساڵێک یەک جار ئەهات بۆ خزمەتم قورئانی پێ دەورەکردمەوە هەموو قورئانی پێ ئەوتمەوە هەموو ساڵێک دەورەیەکی بە پێغەمبەری خوا دەکرد صلی الله عليه وسلم بەڵام ئەم ساڵ دوو جار دەورەی قورئانی پێم کردەوە بۆیە وا ئەبینم کە مردنم نزیک بۆتەوە مردنم نزیکە ئەو ساڵە وفاتی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە فاتیمەی کچی خۆی فەرموو ڕەزای خوای لێ بێ فەرمووی ئەی فاتیمە
وإنك أول أهل بيتي لحاقا به فبكت. فرمي أي فاطمة من أمثال ظاهرا دمرم چونکە ئەم ساڵ جوبرەیل دوو جار هاتۆ بۆ لام بە پێچەوانەی ساڵەکانی ترەوە، بەڵام ئەی کچەکەم، ئەی جگەرگۆشەکەم، ئەوەت با پێ بڵێم یەکەم کەسێک لە کەسوکاری من کە بە من دەکات لە دوای مردنم تۆی. لە دوای مردنم کێ بە من دەگا؟ یەکەم کەس تۆ. کەواتە ئەگەر تۆ ئاگادار بە کاتێک کەسێکت دەمرێت، ئەو کەسێک کە بە دوایە دەمرێت، ئەگەر هەردووکیان بەهەشتی بن، ئەوە یەکەم کەسە پێگەشتووە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم خەم مەخۆ هەر ئەوەندەی کە من دەبن و دوای ماوەیەک، دوای چەند ساڵێک تۆش بە من دەگەی. واتە جیابوونەوەکەمان جیابوونەوەیکی کاتیە. بۆیە فاتیمە ڕەسای خوا لێبێ دەستی کرد بە گریان، دەستی کرد بە گریان، چونکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لە دوای مردنم بە من دەگەیت، چونکە فەرمی دەمرم و وەفات دەکەم. بەڕاستی کارەساتێک قورسە مردنی دایک و باوک، مردنی مناڵ و ئەمانە کارەساتێکی زۆر قورسە. سەبری دەوێ، خوا سەبر پێ بەخشێ. بۆیە خۆشەویستی خوا فەرمووی صلی الله علیه وسلم بە من دەگەیت. کەواتە ئیمانداران لە دوای مردنیان بە یەک دەگەن. باوکت مردووە ئەی فاتمە، باوکت مردووە صلی الله علیه وسلم، دڵنیا بە دوای چەند ساڵێک دەگەی بە باوکی خۆت. خوایگیان ئێمەش بە باوک و دایک و برا و کوشک و کەسوکار و مناڵەکانمان کە مردوونە شاد بکە یا رب العالمین. خوایگیان ئاخرمان بەخێر بگێڕە، لە دوای مردنمان ڕۆحمان شاد کە یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، مردن لێکترازان و جیابوونەوەیەکی کاتی نێوان خۆشەویستان و ئازیزانە. لە دوای مردن بە ئیزنی خوا بۆ ئەهلی بەهەشت و بۆ بەختەوەرەکان و خۆشەویستانی خوا دووبارە بەیەگەشتن هەیە. بەیەگەشتن هەیە بۆ کەسانی کە لە پێش تۆ ڕۆشتوونە لە کەسە نزیکەکان، لە خزم و لە برادەر و دراوسێکانت، لە دوای مردنیان بە ئیزنی خوا بە یەک شاد دەبینەوە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە بە مەرفوعی واتە هاتووە لە پێغەمبەری خوا وەسڵم، لە عەبدوڵای کوڕی عەباسیش هاتووە کە هەردوویان ڕیوایەتیان کردووە. تەمام ئیمامی عەبدوڵای کوڕی عەباسیش لە خۆیەوە قسەیە ناکە. دەفەرمێت خوای گەورە لە ڕۆژی قیامەتە چی دەکات بۆ ئینسانی بەهەشتی؟ إن الله ليرفع ذرية المؤمن إليه في درجته وإن كانوا دونه في العمل لتقر بهم عينه. لروشی قیامەتە باوک پلەیەکی بەرزی هەیە، دایک پلەیەکی زۆر بەرزی هەیە. مناڵەکانی لە خوار ئەوەون، واتە باوکەکە پلەی زۆر بەرزە، مناڵەکانی لە خوار ئەوەون، پلەیان نزمترە لە بەهەشتە. خوای گەورە و میهرەبان مناڵەکانیش دەگەیەنێتە ئاستی باوک و دایکیان. هەر چەندێک ئەوان کردەوەکەیان کەمترە وەکو باوک و دایکیان نابن، بەڵام بۆچی خوای گەورە وا دەکات؟ بۆ ئەوەی ئەو باوک و دایکە دڵخۆش بن، دایک و باوک دڵخۆش بن. کەواتە ئەمە بەیەگەیشتنە. تۆ لە خوار باوکتەوەی، لە خوار دایکتەوەی پلۆپایەکەت، بەڵام بۆی دایک و باوکت دڵخۆش بێ، خوای گەورە پلۆپایی تۆش بەرز دەکاتەوە بۆ ئاستی ئەوان. بۆیە خوای گەورە فەرمووی والذین آمنوا واتبعتهم ذريتهم بإيمان ألحقنا بهم ذريتهم وما ألتناهم من عملهم من شيء. وإمام عبد الله كوري عباس فرمووی وما نقصنا الآباء بما أعطينا البنين. خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانەی کە ئیماندارن، ئەوانشی کە لە زوڕیەتەکە و لە نەوەکانی شوێنی دەکەون و ئیماندارن بە هەمان شێوە، خوای گەورە دەفەرمێ ئەلحقنا بهم، مناڵەکان و نەوەکانیشیان دەگەیەنین بە باوک و دایکیان، بەبێ ئەوەی لە کردەوەی باوک و دایکیان کەم بکەین. واتە باوکت کردەوەکانی کەم نابێتەوە، بەڵام کردەوەی مناڵەکان بەرز دەبێتەوە بۆ ئاستی دایک و باوک، بۆی لەگەڵ دایک و باوکتا بشیت. هەروەکو چۆن لە دنیادا لەسەر سفرەیە کۆ بوویتەوە لەگەڵیان، ڕۆژێک دێ بە ئیزنی خوا بەهەشتی بین، هەمومان لەگەڵ دایک و باوک و کەس و کارمانە، لەگەڵ نەنک و باپیرەمانە لەسەر سفرە کۆبین و نان دەخۆی. لە بەهەشتی پڕ لە ناز و نیعمەتە. بۆیە تامای ڕێزی یەکتری بگرین کە مردین جارەتن ناگەڕێینەوە. ئیمامی بیلالی حەبەشی ڕەزای خوای لەبێ
لە سەرمەرگا بوو لە شام، خێزانەکەی زۆر گریا، فەرمی وا حوزنە، ئەی هاوار چەندێک خەمبارم، چەندێک بێتاقەتم، تۆ دەمری ئەی بیلالی حەبەشی. فەرمی وا مەڵێ، وا فەرەحە، ئەی چەندێک دڵخۆشم، چەندێک خۆشە کە دەمرم. بۆ غەدە نەلقە الأحبة محەممەدا وصحبه صلى الله عليه وسلم. ئاخر من بەیانی دەکەم بە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، دەگەم بە سەحابەکان، بۆیە ئای چەندێک خۆشە کە دەمرم، پێیان دەگەم غەدە نەلقە الأحبة، دەگەم بە خۆشەویستەکانی خۆم کە دەمرم، دەگەم بەوان. کەواتە لە دوای مردن دەگەی بە کۆمەڵی ئازیز، کۆمەڵێکە لە دەستدا بە جیانت هێشت، بەڵام دەڕۆی بۆ لای کەسانی خۆشەویست کە چەند ساڵە نایانت بینیوە، هەنێکیان هەر نایانت بینیوە، هەر نایاناسی، بەڵام لەوێ دەبینیت بە ئیزنی خوا. کەواتە مردن بۆ ئینسانی ئیماندار زۆر خۆشە، دەگا بە ئازیز و خۆشەویستەکانی کە چەند ساڵە لەویان دابڕاوە. خۆشەویستان، مردن جیابوونەوەیکی کاتیە بۆ ئینسانی ئیماندار. لە دوای مردن بە ئیزنی خوا بە یەگەیشتن هەیە، ئەوان دەمرن لە پێش ئێمە و ئێمەش لە دوای ئەوانەوە دەمرین، وردە وردە کشتمان دەمرین، بەڵام ڕۆژێکیش دێ هەمومان کۆ دەبینەوە بە ئیزنی خوا. یەک بە یەک مردوەکان دەچن بۆ لای یەک و کۆ دەبنەوە، کۆبوونەوەیەکی بێ بچڕان. ئێمە لە دنیادا کۆ دەبینەوە، بەڵام دوای لە یەک دەبچڕین. کچەکەت شوو دەکا و لە دایک و باوکی جیا دەبێتەوە، کوڕەکەشت دەهێنێ و جیا دەبێتەوە. بە مردن لە یەکتری جیا دەبینەوە، بەڵام لە بەهەشتا جیابوونەوە نییە، لە یەکترازان نییە بە هیچ جۆرێک، کۆتایی بە هەموو شتێک دێ ئەوەی کە لە دنیادا هەیە. خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله عليه وسلم، ئەمە هەواڵێکی بخۆشە بۆ ئەو کەسانی کە مناڵیان مردووە بە مناڵی. مناڵت مردووە پێش بالغ بوون، خێزانت مناڵی لەبار چووە، مناڵەکەت بچووک بوو لە دەستت داوە لە دوای 4 مانگی. خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله عليه وسلم کە لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتووە، ئەفەرمێ هەر دایک و باوکێکی مسلمان 3 مناڵیان بمرێت بالغ نەبوو بێتن، خوای گەورە بە فەزڵ و ڕەحمەتی خۆی ئەو دایک و باوکە دەخاتە باشتر. 3 مناڵیان لە پێش خۆیانەوە ناردووە، واتە مناڵەکانیان لە خوار 12 و 13 و 14ەوەیە، ئیتر لە 4 مانگی و هەتا بالغ بوون، ئەو مەسافەیە. بەڵێ خوای گەورە بە فەزڵ و ڕەحمەتی خۆی دەیان خاتە بەهەشتەوە. خوای گەورە دەفەرمێ بە مناڵەکان، دەفەرمێ بڕۆنە بەهەشتەوە، فيقال لهم ادخلوا الجنة فيقولون حتى يدخل أبوانا الجنة. پێیان دەوترێ مناڵەکان بڕۆنە بەهەشتەوە. ئەگەر مناڵەکە 4-5 مانگیش بێ، دڵنیا بە دەبێتە مرۆڤێکی کامل لە بەهەشتا، هەر بە مناڵی نامێنێتەوە. عمری ساڵێکە لەگەڵ من و تۆ داتەمەنی یەکە، گەورە دەبێت. پێیان دەوترێ بڕۆنە بەهەشتەوە، ئەوانیش دەڵێن ناڕۆینە بەهەشتەوە، هەتا دایک و باوکیشمان لەگەڵمان نەیەتە بەهەشتەوە. خوای گەورە دەفەرمێ ادخلوا الجنة أنتم وأبواكم، کەواتە مناڵ شەفاعەت بە دایک و باوکی خۆی دەکا. خوای گەورە دەفەرمێ خۆتان و دایک و باوکیشتان بڕۆنە بەهەشتەوە، بۆیە بەخوا ئەو مناڵەی کە لە پێش خۆت و نەقڵت کردووە 4 مانگە 6 ساڵێکە 2 ساڵە 5 ساڵە 10 ساڵە، بەخوا ڕۆژێک دێت دەرگای بەهەشتت بۆ دەکات و دەڵێ باوی گیان دایگیان فەرمووەرە بەهەشتەوە. دڵنیا بە ئەو مناڵە بچووکەش کە نەقڵت کردووە لە پێش تۆ ڕۆژتە بۆ قیامەت، ڕۆژێک دێت بە ئیزنی خوا بەهۆی ئەوە دەتخاتە بەهەشتەوە پاش ڕەحمی خۆی. بۆیە سپاسی خوا بکە گەر مناڵێکت مرد لە دەستت داوە، دانەیەکە دوانەستیانە خێزانت لە باری چۆ یاخود لە دەستان داوە، ڕۆژێک دێ ئینشاءالله پێیان شاد ئەبیتەوە، دڵنیا بە دەرگای بەهەشتت بۆ دەکەن و بە فەرمانی خوای گەورە. چی دەوێت؟ کاتە ڕۆژێک دێت بەو مردووە شاد ئەبیتەوە، چونکە ئەوان تاوانیان نییە. خۆزگای ئێمەش بە مناڵی بمردینە، خۆزگای. آخر خاڵ باسی دەکەم بە ئیزنی خوا. خۆشەویستان، مردن لێکترازان و جیابوونەوەیکی کاتێ بۆ ئینسانی ئیماندار. لە دوای مردن بە هەمان شێوە بە پشتیوانی خوا بۆ ئەهلی بەهەشت بە یەگەیشتن هەیە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم، کاتێک
ئینسانی ئیماندار ڕۆحی دەکێشرێ. ئەم ئەسەرش ئەم حەدیثێش بە هەمان شێوە ڕیوایەت کراوە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە مەرفوعی و لە ئیمامی ئەبوو ئەیوبی ئەنساریشەوە کە صحیحە و سەحابەش هەر شتێکیان فەرموو غەیبی بوو قسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەفەرمی ئینسانی ئیماندار کاتێکە ڕۆحی دەکێشرێ، هەر ئەوەندەی کە ڕۆحت کێشرا، ئەو ڕۆحەی تۆ دەگات بە ڕۆحی ئیماندارەکانی کە لە پێش تۆ مردوون. ئەمە حەدیثی صحیح. کەواتە ئەگەر پرسیاریان لە تۆ کرد مردوو چۆن هەواڵی زیندۆکان دەزانێت، لەم ڕێگایەوە دەزانێت. و جاری وا شەی خوای گەورە شتێکیان پشتیان پێڵێ. و کردەوەکانی ئێمەی زیندوو بەبەی حەدیث، کردەوەکانی ئێمەی زیندوو پیشانی ئەوانە درێ، بۆی ئاگاین لە حاڵی ئێمە هەیە لە ڕێگای قەوە نەقەچی بۆ قەبرەکەی، نە لە ڕێگای وەی کە خوا پێیان دەڵێت، بۆ شێوەی کە خۆی دەزانێت. بەڵێ دەفەرمێت کاتێکە ئەو ئینسانی ئیماندارە مردووە، ڕۆحی دەڕوا بۆ لای ئیماندارەکانی پێش خۆی کە مردوونە، لێی کۆ دەبنەوە. ئەمە باسی ڕۆحی ئەهلی بەهەشتەکەم خوا لەو کەسانەمان بگێڕێ. ئەمجا دەڵێن مردۆ کۆنەکان دەڵێن وازی لێ بێن چونکە ئەو لە دنیاوە هاتۆ ناخۆشی ناڕەحەتی بینیوە، ڕۆحی دەرچووە، با تۆزەی ئیسراحەت کە ئەمجا پرسیاری لێ ئەەکەین. یەکێک دێتە پێشەوە لەوانە دەیناسێ بزانە کەسێ نزیکی خۆیەتی، ئەڵێ فڵان کەس چەند ساڵێکە مردووە، فڵان کەسی کوڕم چی ئەکا، فڵان کەسی کچم چی ئەکا، خێزانەکەم چی ئەکا، ئەو دەڵێ پیاوەکەم چی دەکا. ڕۆحانەتەکە پرسیار لە مردۆ تازەکەکەن، چونکە ئەم تازە معلوماتی پێ، خێزانم شووی نەکردووە، شووی بە کێ کردووە پێڵێ، کچەکەت شووی بە فڵان کەس کردووە، کوڕەکەت ژنی لە فڵان کەس هێناوە لە فڵان شوێن، براکەت بەو شێوەی ژنی هێناوە، خوشکەکەت بەو شێوە شووی کردووە، فڵان کەس فڵان کەس. پرسیارەکەن مردۆ کۆنەکان پرسیار لە مردۆ تازەکەکەن، کەواتە ڕۆحیان بە یەک دەگا. بەخوا ڕۆژێک دێت دەمریت، باوکت دەڵێ ڕۆڵە گیان فڵان کەسی کوڕم چۆنە چێکە، کچەکەم چێکە، ئەی مناڵەکانی خۆت چۆنە، مناڵەکانی فڵان کەس چۆنە، ئەی دایکتان چۆنە، ئەوڵێ دەڵێ باوکت چۆنە. بەڵێ ئابە و شێوەیە مردۆکان ئەوەی کە لە دنیادا ناسیوێتی لەوێ پێی دەوتێ ئەمە فڵان کەسە مردووە، خزمەکان و کەسە نزیکەکان و ئازیزەکانت هەمویان لە تۆ کۆ دەبنەوە، پرسیار لە تۆ دەکەن. ئەمە ئەهلی بەهەشت. تۆش ئەوەی معلوماتت هەیە تازە ئینسانێک پارەکە مردووە لەگەڵ ئەم ساڵە فەرقی، ئەوەی کە ئەم ساڵ مردووە معلوماتەدا کابرای پارەکە، کابرای 10 ساڵە مردووە، لە ڕێی مردۆ تازەکان و بەردەوام هەواڵە زانیە. بەڵێ ئەمجا مردۆکان پرسیاری نەفەرێکەکەن، ئەڵێن ئەی فڵان کەس چۆنە، خەریکی چییە؟ مردۆ تازەکە دەڵێ فڵان کەس لە پێش منەوە مرد، وەڵا فڵان کەس پێش من مردووە. ئەو کاتە مردۆ تازەکان ئەڵێن ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون، فڵان کەس کەواتە چوو بۆ جەهەنەم. مردۆکان دڵنیا دەبنەوە جاری وای کەسێ پرسیار باوکی دەکات، پرسیار دایکی دەکات، پرسیاری کوڕ و کچێکی خۆی و خزمێکی خۆی و ناسیاوێکی خۆی دەکات. مردۆ تازەکەش ئەڵێ ئەو پێش من مردووە چۆن نەهاتۆ بۆ لای ئێوە. ئەو کاتە دڵنیا دەبنەوە مردۆکان هەمویان فڵان کەسی ئازیزی ئەوان لە دۆزەخدایە، پەنا بەخوای گەورە. کەواتە ئاگاداری خۆمان بین، مردۆکانمان لە دوای مردنیان بە یەک دەگەنەوە، بە یەک بەسەرهاتی کۆتایی بۆ تارەکە دەهێنن بە ئیزنی خوا. دیگە پیاوچاکان کە ناوی عەبدولواحیدە ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ شەوێک پێغەمبەری خوا هاتە خەوم صلی الله علیه وسلم، لەگەڵ ئیمامی ئەبوبەکر و عومەر و کۆمەڵی سەحابەدا بوو، لە شوێنێکا وەستا بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. وتمەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چاوەڕێی چیت لێرا وەستاوی؟ بەس ئیماندار بە، خوا بەرزت دەکاتەوە، خوا قەدر و ڕێزت پێ دەبەخشێ، بەس ڕازگۆ بە لەگەڵ خوادا. خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم چاوەڕێی بوخاریمە، بوخاری ڕەحمەتی خوای لێ بێ، ئیمامی بوخاری کرد هەومان دەیناسین کە خاوەنی باشترین کتابە لە دوای قورئانی پیرۆز، کتابی حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەفەرمێ ڕۆژەکە و کاتەکەم دیاری کرد، چ سەعاتێک خەوم بینیوە، شەو و ڕۆژەکەیش، دوای چەند ڕۆژێک جاران وەک ئێستەشت بڵاو نەبووە، هەواڵ بە ئاسانی نەدەگەیشت.
أو كاتك دياريم كتب لو كاتدا لو ساتدا إمام بخاري وفاتي كتب رحمة إخوة لبه بيغمر إخوة صلى الله عليه وسلم لقد صحابة شاوريان إمام بخاري والله إيمان داربة سيان بخوا چنها بسراتي أواهي چنده باسش مع كدوا لدواء مردنت أجل إيمان دار بيغمر إخوة صلى الله عليه وسلم لقد صحابة شاوري تويانا شاوري روح باككي تويانا دي إيمان دار بلو خواب ترسى تقوى خوابك بوي لدواء مردنت بقي بخوش ويستي إخوة صلى الله عليه وسلم بقي بصحابة كان بقي بخوش ويستان وآزيزاني خود كواتم مردن كات جابونويكي كاتي وروج يقدي إن شاء الله هموما لبهشتا كودا بينو اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواه لقل مردو كان معنا لبهشتا كومان كيتوا يا ربي خواه لو كسانا بين لدواء مردن من بقوش ويستاني توشاد بينو يا رب العالمين خواه يعني يمني وآرامي والله من بباريزي أو عنين خوش شفايا بدي أو عني لنا راحتيان خواه راحتيان سلابري أو عني قرزاريان بودا بركي خواه بقاتي عظمت القوري خود آخر من بخير بگیری لگناهی دایک و باوک مردو کان من خوش بی خواه يعني منو آرامی ولات من بپارێزی لێ من تێک نەدەی دەستی زاڵمەکان بشکێنی يا رب العالمين آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.